ئێرە شوێنی کڕین و فرۆشتنی پەلەوەر و ئاژەڵە کە بەژێر پردەکە ناسراوە. ڕۆژانی هەینی ئەم شوێنە جمەی دێت، هەمووان سەرقاڵی کڕین و فرۆشتنن. ئەم هەینیە جیاوازتر بوو، لیژنەکانی قایم قامێت بۆ یەکەم جار گەڕان و پشکنینیان کرد بۆ ئەوەی دەست بەسەر پەلەوەر و ئاژەڵی کێویدا بگرن. هێزەکانی پۆلیسی دارستان و لیوایەکی پاراستنی سلێمانی هاری کاریان بوون. شوێن بە شوێن گەڕان و دەستیان گرت بەسەر ژمارەیەک پەلەوەر و ئاژەڵی کێویدا کە دەبوو لە شاخ و کێوەکان بن، نەک لەو شوێنەدا مامەڵیان پێوە بکرێت. لەم هەڵمەتە ئێمە ئامانجمان ئەوەیە کە دیاردەی ڕاوکردن و بازرگانیکردنی ئاژەڵە کێوەکان نەهێڵین. بەڕاستی زۆر تەشەنی سەنی و زیادی کردو بۆتەوەی ئەوەی کە سروشت و ژینگەی کوردستان جوانەکەی لە دەست بە نەمێنێ. بەڕاستیمانە ئاژەڵی کێوی ناکرێت و بازرگانیان پێوە بکەیت لە پێناوی مەرامێک و بەرژەوەندێکی تایبەتی خۆتە. ئەمە جارێ ئەم هەڵمەتە وەکو ئاگاداریەکە چکە بە هەرچەنە لە یاسایە شتێک نییە بڵێ وەڵاهی یاساکەم نەزانی، بەڵام ئەمە وەکو ئاگاداریەک ئێمە لەگەڵ یانە وەکو ئاگادارییان لەگەڵاکەین ئەوانی کە ئەو شتانەیان هەیە و بەتاکی دەستیان بەسەر ئاگرین. ئیتر دوایەوە ئەگەر دووبارەی بکەنەوەوانێ ئێمە بەتەواو بەتاکی دیجاعاتی قورسێ و یاسایان لەگەڵا بەکەمی ئەیهێنن، زۆر نانی بەکەمی ئا ڕۆژانە لە هەفتەیەکە دووسێ جار خەڵک ئەیهێنێ ئەوەی کە ڕاویەکە ئاوای هێن. ئێوە مامەڵی پێوە ناکەن؟ ئێمە حەز لەو شتانە ناکەین و لاشمانیە بڕۆسێت. ئاژەڵ و پەلەوەرە دەست بەسەرداگیراوەکانیان گەڕاندەوە بۆ ئەو ژینگەیی کە ئەوان تێیدا ئازادن و هەر یەکەیان بەرەو ئاراستەیەک ڕۆیشتن. خەڵک سڵەکاتەوە لەوەی کە چێڕاوی ئەمانە بکات بۆ ئیشێکی باشتان کە دەستان خۆ بێت ئێمە بەردەوامە بوو لەسەری. دوای ئەنجامدانی ئەو هەڵمەتەش ئاواد محەممەد قایم سلێمانی لەگەڵ لیژنەکان و ڕاگەیاندنەکان کۆبەوە تا بۆچوونی هەمووان وەربگرێت بۆ داهاتوو چی بکەن کە بڕیاردرا ڕێوشێنی توند و پێویست بگرنە بەر بۆ نێشتنی دیاردەی فرۆشتنی ئاژەڵ و باڵندەی کێوی و ڕێخستنەوەی کاریەوانەی باڵندە و ئاژەڵی ماڵی مامەڵە پێوە دەکەن. هێمن قادر، کوردسات نیوز.